ساكن كذا ومن إنجا كذين وزانا ومن عرز سرب موير كذا كذا ومن إنجا كذن وانا ومن قطار بينني تخوا خمان مي بريكن والخي ما نمي بريكن جگوش شارن عزيز الخبري دريكن تخالي الخبري داركن في سمبو إنجا شرطي دلي تخا شريف تكيد لي دايني تبعشونا وجعن من بقية أمباوري تخامني بغمي وەسێ لە دوو گوند پێکاتوە وەسەی سەر و وەسەی خوار و هەردووچیان سەر بە ناحیەی سیروان و لە ژاوەرەی ڕۆژهەڵاتدان دەکەونە نێوان گوندەکانی گەلێن و نیەر و میحراب و تەنگی سەر و نەزاز وەسەی خوار و 40 کیلۆمەتر لە سنە و 20 کیلۆمەتر لە سیروانەوە دوورە 105 خێزان لەم ماواییەدا دەژین و ژمارەی دانیشتوانی 410 کەسە مێژووی ئەم گوندە بۆ بەر لە هاتنی ئیسلام دەگەڕێتەوە لە کاتی ڕووخانی ساسانیەکاندا سوپای ئیسلام هاتۆتە ئێرە و ئاوەدانی کردوتەوە و مزگەوتی تێدا دروست کردووە بیناسازی ئەم گوندە شێوازێکی کۆنی ناوچەی هەورامانی هەیە و لەلایەن میریەوە وەک گوندێکی سونەتی و شوێنەواری ناسراوە وەسەی ژوور و دەکەوێتە تەنیشت وەسەی خوار و 42 کیلۆمەتر لە شاری سنەوە دوورە و 7 خێزانی تێدا دەژین ژمارەی دانیشتوانی ئێرەش نزیکەی 280 کەسە باخداری و ئاژەڵداری کاری سەرەکیانە لەبەرەوەی ژمارەی دانیشتوانی کەمە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان بەهێزە و زۆربیان بە خزمایەتی بەیەک دەگەن مێژویان هاوشێوەی وەسەی خوار و دەگەڕێتەوە بۆ سەردەمی میهرپەرستی بەپەی بەدووادا چوونی دانیشتوانی ئێرە گۆڕستانێکیان دۆزیوەتەوە کە شێوازی ناشتنی مردووەکانیان پێچەوانەی دەستوری ئیسلام بووە ئەمەش بەشێک بووە لە مێژووی ئەم گوندەی دیاری کردووە ئاوای وەسەی خوار لە 45 کیلومتری شارە سنە و 20 کیلومتری قەزای سیروان سەر بە ناوچەی ژاوەرەی هەورامان هەروە کە ئازانن هەورامان بەسێ بەش تەقسیمەوێ هەورامانی لە هۆن هەورامانی تەخت و بەشی ژاوەرۆ کە ئێمە لە بەشی ژاوەرۆ قەرارمان گریە ئەم ئاوایە بە 105 خانەوارێ جەمعیەتێ سابت و حدودی 45 خانەوارێ فەسلیمانەس 410 نەفەر جەمعیەتێ ساکنمانەس حدود 130 نەفەری جەمعیەتیش فەسلیمانەس مردم لە ماوایە هەروواکە خۆدا نەزانن باتۆجە بە شرایەتی منتەقەکە فرەتر بە باختاری و سەرقاڵن لە ناو باخەکانیشیانە مەحسوڵ ئەسڵیان تووفەرەنگیە بەڵاڵوکە گێڵاسە گوێزە ئەم ئاوایە هەروواکە خۆدا نەزانن تایبەتمەندیگەلێ خاسێ خۆی هەست وجودی دەڵانگەلێ خاص کە لەم ئاوایە هەست کانیاوگەل قەڵای کۆنگەل و هەروە زیارەتانێکەوە بۆ بەر لە ئیسلام هەڵەگەڕێتەوە خدمەتی ئەم ئاوایە هەڵەگەڕێتەوە بۆ بەر لە 1500 ساڵ لەمەوبەر مزگەتی ئەم ئاوایە کە مزگەتی عەبدوڵایە هەروواکە ئەزانن ئاوایگەلێکەوە مزگەتی عەبدوڵاییان بێت خدمەتیان بۆ دەورانێ ئیسلام هەڵەگەڕێتەوە مزگەتە ماوایە مێشە مزگەتی عەبدوڵایی و مزگەتی کۆنێکە تا ئێستا چوارڕ ئەم مزگەتە باسازیە و کریاسە و ئەیسا بەم شرایەتی جەدید دەرهاتیە مردمە ماواییە تایبەتمەندیگەلێ خاسێکەوە دایەسە ماوایە میێوانداری و میێوانپەزیریە خاسێ ئەماوایەسە تایبەتمەندی خاسی داسە ئەماوایی ئێمە ئەماواییە هەروواکە ئەزانن وەک باقی ئاوایەکانی منتەقەی ژاوەرەوە هۆرامان بافتێ خاسێ خۆی هەست بافتێ پلەکانی هەست کارشناسگەر لە نەزەرێ میراث فەرهەنگیە و لە نەزەرێ خدمەتی شەوە هاتن بەڕەسییان کریە ئەماواییە سەبتێ ملی بووە و کارگەل و بەنامەگەلێکیش داڕژیا بووی کە بۆ بڕێ بۆ سەبتێ جەهانی مقدماتی ئەم کاریشە شروع بووە کارگەلێک فرێک لەم زەمینە ئەنجام دریا ئیشەڵا لە ئایندەیەک فرەنزیکە ئەوێتە قوتپێکی گەردشکەری ناوچەکەی خۆمان ئاوەهوای خاسی خۆیشی هەز ئەماواییە ئاوەهوای لە زۆسانە نا ئاوەهوای فرە سەردی هەز ئاوەهوای معتەدڵە لە تاوسانیشە ئاوەهوای فرەگەرمی نییەکەوە خەڵکیش عزیەتکە یانێ ئەم چتگەلە تایبەتمەندی هاتەوە زەمینە فراهەمەکە بۆ گەردشکەری کە
بتوانێت لایەندا خۆت پێگەردشکەری ئەم منتەقە بێ قەزای سیروان. ئەوایی وەسێها لە ژاوەڕێی شەرقیە ئەوایی وەسێ هەفتا خانەوەر حدودەن 280 نەفەری جەمعیەتی هەست مردم لە ئاوایە سەرقاڵی کار کشاوەرزی ئەکسەرن و لە کناریشە دامداریەکەن دووسێ ماڵی دامداری گەورەیانەس خاسیانەس فرەیانەس بەقیەکەی تر کەم و کوتر کەمیانەس هەروە کابینەن ئاوایی وەسێ ماڵەکانی ئەکسەرەن سنەتیە بە مەساڵح سنەتی بوومی دروست کریاگە مەساڵحێک لێرە دەسەکە فێ کوچکە خاکە مەساڵحێک جدید و سەنعەتی کەم هاتیە جدیدەن خەریکەتی ئەویش بە خاتر هەزینەیەکە ها خوارەوە وەلێ مەساڵحی بوومی و سنەتی چۆن هەزینە بەرە وەخت فراوات بۆ کارکردنی مردم لەوە کەمتر ئیسفاداکە ئاوایی وەسێ قدمەت یەگەڕێتەوە حدودەن بۆ 3-4 ساڵ لەمەوە بەر ئەویش بە پێ چتگەلێک وا قەورستان گەلێک وا هەسمانین زەمان مهرپەرستیە یانێ ئەو قەورستان گەلە هین کەسگەلێکن بەر لە ئیسلام مسلمان نەوگن بە شێوازی قەدیم یان باو شێوازە ئەو وەختەم ڕەسم بووگە دەفن بووگن ڕوو بە خوارد دەفن بووگن وەستا دیوارەکانی گوندی وەسێ جگەلەوەی پیشەی سەرەکیان وەستای دیوارە دەتوانن لە بری وەستای کاشی و گەچکاری و ئاو ئاوەڕۆژ کار بکەن لەبەر دووری گوندەکە لە شارەوە و سەختی ڕێگەکەی بە ئاسانی وەستاکان ناتوانن لەم گوندانەدا وەستایی بکەن بۆیە وەستا دیوارەکانی ئاوایی ئاسانکاریان بۆ دانیشتوانی ئەم گوندانە کردووە و هەموو کارەکانی دروستکردنی خان و خۆیان ئەنجامی دەدەن لە ئاوایی وەسێدا 4 وەستای تێدایە کاروباری دانیشتوان بەڕێ دەکەن زۆربەی کەرستەکانی بیناسازی وەکو دار و بەرد و خۆڵ لە ناو ئاواییەکەدا دابین دەکرێت من 4 ساڵ خەریک و کاشیکاری نانی و 2 ساڵی بەنایی لەو برێ و ویم نامی عیبادە کوری دەگەم بەشناسۆ کار بەنایی مەکەروبەر دەستوایینەوە کارم کردم و فێربینان ئەتری 4 ساڵەکە 2 ساڵی عێراقم بینان پێشاگەری کاشیکاری و دوانی لەوە ئۆسێەوە بە نامی ساحیبی کارم کرد و فێربیانی و ئیسامنان لێ دەگەنەوەی خەریک و کار و لێ دەگەنانی و چنی مردمی کاروبار میکردم نەوەڵا حەچی یاگنێ کار مەکەرمێ ئیسە یانەویمان ئەسلیمان هەسە ناوانە شار و سنێنەوە ئیتر گەلین و وەسی وارینە و نیەر و تەنگی سەر و ئینیاگە کارێکی وێژا بۆ بەناشان و زەنگ مافەیە مەجێمە مەلمێ کاشا بەمەکەن من خۆم خانەوادەی 3 نەفەرم ئەگە یەرێ نەفەرێنم دەرامەدیە پاسێنیە واچووی یەک لژی ونۆر ئێمە ئیسەویما کەشاوەرزیمان ئیسە کەشاوەرزەکەما تەمام بۆی تر کار و بەناویشی مەکەرمی با بێکاری نەیەم جە بێکاری زەمان قەدیمی ئاهەن نەویەن و بارە پوڵژا نەویەن ئاهەن بارە وەڵی ئیسا ئیتر یەکسەرە بیان کار و ئاهەنی و زەمانە زووی وەروێ فرێ وەشتێنە بۆنە وەروێەوە ئەغڵب یانەکەشە دیوار 80 سانتیشانیان کە وەرەوە زمسایە نۆڕۆمشانێرە نیانشا وەڵی ئیسە بیان وەسیلە ئاهەنی 4 دانێ ئاهەنی من یارە ماشینە بلوکی مارە و تەمام هەر بیان دیواریە بیساندی والمكين ظل عريضك يا باري ليلى يا نجوي صوازل ديوات بصوزل صازن بي صوزل من إشادي صازن ليلى صازني صوزل من إشادي ليلى والله صازني صوزل
ژیانی هەندێک لە پیاوە قەدیمیەکانی وەسێ هێشتا بە شێوازێکی کۆن و دوور لە ئامێر و کەرستەکانی ئەمڕۆیە. لەناو ئاواییدا مام عەبدوڵڵا خەریکی چاککردنی کۆپانی گوێدرێژەکەیەتی و پینە و پەڕۆی دەکات بۆ ئەوەی لە کاتی گواستنەوەی پێداویستیەکانیدا وەڵاخەکەی بریندار نەبێت. ناوبرا و باز لە خۆشی و لەزەتی ژیانی ڕابردووی دەکات و دەڵێت لە کاتی گەنجی ئێمەدا کار و فەرمان گران بوو، بەڵام ژیان خۆشتر و مانادارتر بوو. سەرباری ئاسانکاریەکان ژیانی ئەمڕۆ تام و چێژی خۆی لەدەستداوە. حیزاممی بێوینەی لەیلا گەستەی مارەوانێ وەڵای نەبیلاتەبی کۆپانەوە هەرینە بەرەوە خراوە بینە ڕانک و پاڵ و چێوش و کۆپانی چێش و خڕۆ بێن ئەگەر ئانانە خاڵ نەکەرم بار نمەوەرەوە بیلاتەبیان ڕاک و پاڵی چێوەشە بڕیۆتر بانمەوەرە کۆپانەکەی مەگنۆرە و مەشوو بە شەکەری دابارمەوەرەوە نەوەی ماوەلی گەلێنە دوی دانیبێری یۆشە نامی وەسا عەبدوڵڵاوی یۆشە وەسا حەمە ئەمڕۆ خۆشاکردینە ئیستا ئی ماشین و چێوە ئەمەنە ئۆڵاق بیلاتەبی نەمەنن ئێتر پاسە وێمان وەشا مەکەرمی وەساکی ئەمڕۆ خۆشاکە دەیۆشا وەسا عەبدوڵڵاوی یۆشا وەسا حەمە خەڵک و گەرینی بێ بەریدمی چا کۆپان و چێ وڵاقی وەشکەرینمی ئەگەر ئیستا بیلاتەبی کۆپانە چێبانم پێ وڵاقی مەشۆ بنیم شارە 25 نەمارمی چاوە شامەکەرا وەڵا ناڵبەنگ دوو دامنێما بێ چیگە نەوێ گەلێ نەبێ نامی ئۆسا ڕۆسەم بێ ئاج ئەمڕۆ خۆشکەدا دانەتەری مابێ چی دەگەبیوان نامی ئۆسا خوامراوە بێ ئاج هەر ئەمڕۆ خۆش کە دێن نەمنە ئیستا دانیما هەن ئۆسا شەمسەژ ماچە ئەتر ئەو ناڵبەنگوی چوومەکەڕ چیگەوە مەشیا بیلاتەبی وەسلۆ ماشین و چیوی نەوی بەرێمی خاوخانە لە ڕڵی و گەردەنەوە دڕکە و چاگە بە وڵاق بار بەرێنمی ئاگە و ئەنیمێوە ئێتر ئاوەسڵە بە ئۆڵاق بیلاتەبی مەشا تۆماتی و خیار و چاپ نەفتە ئارین مێ و کلوچە ئیسا ماشینی ئەمەن و وەشن وەلی ئیسا ماشینەکە ئامن و وەعزە وەشەنە هەر ئاوەتە پیادڵش وەش بی ئەری وەڵا ئەتر شەو 5 ساعتی 6 ساعتی پیادەڕەوە سونە هیستەرانەرە مەشیا دوان خاوەخانە لە ڕۆڵی ئەنیمەوە پیا هەر دڵی وەش بی پی دەرەرە هۆر پڕی ئیسا ماشین ئەمەن لێوارەکەی مردم هەرویشوە ناڕەحەتن وڵاتنەوە وەختە چاوەختەنە چێ و هەردان بی ئتم مەدم وەشیش بی وەلی ئیسە چوان نەفەری کار کەراپە یەک نەفەری مەژی و نوش مەدم هنەوانەنە ناڕەحەتەن چێ و گرانن مەدم بە خەدی و داڵ و ویشەرە نمیۆ من هۆشمێنە چی دەگەن نە بڕق بیاری و نە حەیچیە زاڕوو بینان بابن بەدەن پێ شاری ئتر ماشینی چی و نەی واچە وەڵا لەیلانی ئامن نامی ماشینە نامی لەیلانە نەفتەمەوەڕۆ پێ پادگانی ئاوەختە ئاماشین مەدیان ئتر ماشینی چوون نەبی کەم بی وەلی ئیسە مەیە هەر یانە یەری چوا دانی ماشین و متر و کول و وەسایلەشەن هەر ناڕەحەتن دڵش تەنگن چیگەوە بار بەرێنی تفی بەنی ئیمەتەخە لێ لاخیە مانگە دوێ مانگی نێنیوە چاوە لە ئێنیوە تر ئارینی مەدم وەشی بێ وەشەکە یانە بێ یانە 10 یانیانە نشینیرە یوە هین کەرینی ئیسە مەیە هەر یانە مەیەنەوە شی حەم نەفەرینی مەشوگەری دوی یاری بەرکی یانی شاهنی بەشانی مەکەرە ئەچانەوە مەدم وەشی و هینیش نیەن ئێتر 4 ڕۆزگارانە کشتتوکاڵ بە شێوێکی گشتی سەرچاوی بژێوی ژیانی گوندنشینانە لە ڕابردوودا کارەکان ماندووبوون و زەحمەتیەکی زۆرتریان دەویست هۆکارەکەشی کەمی ئامێر و پێداویستەکانی کشتتوکاڵ بووە هەر لە سەرەتای بەهارەوە هەتا پایی زەحمەتیان کێشاوە بەڵام ئێستا کارەکان ئاسانتر بوونە و لە ناو باخەکاندا بێستان و سەوزەواتیش دەچێنن بەشێک لە بەرهەمەکانیان لە خۆیان زیادەیە و ڕەوانەی بازاڕەکانی شاری دەکەن لەم گوندەدا خەیار تەماتە لۆبیا و بیبەر هەندێک لە سەوزەواتەکانی تر لە ناو بێستانەکانیاندا دەبیندرێت لە ژەمەکانی ڕۆژانەی خۆیاندا بەکاریان دێنن ئیدی ڕووناکەنە شارەکان و بە مەش کاتێکی زۆریان بۆ دەگەڕێتەوە شێوازی یاودێرانیان ئاسانە و بە شێوەی قەترەیی ئەنجامی دەدەن لە سەرەتای بەهارەوە هەتا سەرەتای پاییز
ئەوان لە ناو باخ و باخات و دێستانەکانیاندا کار دەکەن و لە کەش و هەوایەکی فێنک و ئارام دوور لە جەنجاڵی و ژاوەژاوی شار ژیان بەسەر دەبن. دەیتە باغداریمان ئێمە ئەوەڵ و وەهاری 20 شەوێجە زمستانی مەمان و شڕۆمەکەمی بە باغداری دا ئی مەوقعانەش دماتەریش خیارمان هەن، تۆماتیزمان هەن، لۆبیامان هەن، بامیەمان هەن، براکەم پێتۆنی گیڵاسمان هەن، شڵانەیمان هەنە، هەمرۆمان هەن، هەشتاڵویمان هەنە، براڵومان هەن، ئانەکی ئینس و جینس بوو ئێمە هەنمان جەلی باخێنە. ئاویی جیتر وەخت و فینکێنە حەڤ ڕۆی جارێ ئاوی مێمی وەختێ گەرم بوو یە ڕوێ چوار ڕوو جارێ ئیتە مەشوایی بێنی بژاری جیترانە مەشو بژارەکە چێنی گیواون بەرامە مەشو بژارش کەری لیش ژێنە لاوی وەری ئەگەر لاوی نەوەری تر بەرمەلو کەشاوەرزی ئێمە فرە سەختن قبلەن فرە سەخت بێن ئیسا جەخواییوە کەمێ مەشغوڵەکەمان وەش بێن و خاستەر بێن جەجارانمان ئێمە جاران ماشین نەوێ و ڕامان خراوە بێ جادەمان نەوێ ئیسا جەخواییوە جادەکە ئامن کارەکەمان وەش بێن ماشین هەن شۆنەوە بیلاتەی بێ ئۆڵاخ و چیوەتە نمەمێ بلمێ هاوشۆنمە کەرمێ جاران ئێمە بە هەسەرە و بیلاتەبی بە هەرە بارمان هەموو نەقل و شاری کردێنێ بەرمی سەر و جادە مشکڵ بێ پێمان ئیسە کەمیە کارەکەمان ڕەحەتەرەوە بێن وەشتەرەوە بێن جەجارانمان باس و کەشاوەرزیشمان کەشاوەرزیمان دێتەرێ مەویمان ئیسا تفە چەرمێمان هەنە تفە سوورەیمان هەنە ئاغا گێڵاسمان هەن شڵانێمان هەنە فرەداکەمێ هەنارمان هەن هەنجیر هەن ئانە خوام مێوەژنیا بۆ پەیویمان نیانمان و هەنمان و ئێمە کولی ئیسیفادە مەکەرمێنە و ئانە چییە مانوە ڕەد و شاری مەکەرمێنە لە شارە نەمۆرەشمیش بەحس و ئینەچە ئێمە هەردوو لەو ئێمە و باخ و ئێمە سەختەرن سەختەر بێن و ئیسە پیکۆر ئامن دەستگایە بەنامی پیکۆری سەکۆی ماوەشی کردنی سەکۆکێمان خاکمان پێیاوەدێنێ بە ماشین خاکمان کردنێنە کەشاوەرزی ماچەنە و کردێنێ مەسەڵەن کاڵێنێمان لۆبیا سەوز لۆبیا چیتی لۆبیا قرمزمان هەن لۆبیا چەرمەمان هەن لۆبیایە تەریمان هەن لۆبیا پانەن هێنی مەکەرانی وەشی مەکەران مەگەێنە وەرە ئێمە چانەی ئیسیفادەن مەکەرمێچم ئێمە چانەیەن مالمێنە فقط لۆبیا سەوزمان هەن و لۆبیا چیتی و لۆبیا قرمز و لۆبیا چەرمەشمان هەر هەن شاری پەیواردە و وێمان شۆنانەچرە ئی سەکوچە وەشیمان کردێنی بە پیکور وەشیمان کردێنی خۆ خاکێشانیە مەشو بە ماشین خاکبار میکەمێ یاگی سەکۆکان وەشش کەرمی یاگی سەکۆکان وەش کەرمێنە و خاکش کەرمێنە دابتۆمی زەرحەتێ چنە ئەنجام بالمێنە و بەرداشت کەرمێنە هەم پێ واردە وێمان هەم پێ شاریمان ئیسیفادە چنە مەکەرمێ ئیتر باغداری واتم سوورەتفیمان هەنە گێڵاسمان هەن شڵانێمان هەنە ئاغێ ماڵم و وەزیمان هەنە هەنارمان هەن ئانە خوا ئەنواع و چیوی دروست کردە بۆ ئێمە ئیسیفادەمان چنە کردنی و هەنیشمانی و لازم مەکەونە ئیتر یاگێتە هێنە بالمی پێ پسانمی پێ واردە وێمان ئیسیفانە چیە زیاوە بنە ڕەد و شاری مەکەرمێنەوە مۆرەشمیش جەخۆ زیاوە بۆ ئێمە باق لە سەوزمان هەن ئەوەڵ وەهاری مەکاڵمیش مانگە بیست وەهار مابلوم مەکاڵمیش پێ بازاری بێوپەنە چم ئێمە لۆبیا سەوز لۆبیایان باشن دەردواردن پێ ئێمە قابل ئیسیفادەن کول و کارەکانی چەنە ئەنجام مەمێ مەسەڵەن ئینەمە کاڵان هەر هەفتەیە گریا 200 کردی لۆبیا چەنە مەچینەوە ڕەد و بازاری مەکەونە بینە 12,000 و 10,000 کەری وەڵی ئیسا کەمێ بازارامەنەرەوەی بیانە 6,000 7,000 شکر پێخۆی وەڵا دەردەموەڕونە و قابل و ئانەیەمەوەنە ئێمە کەشاوەرزی چەنە کەرمێ شون ئانەچەنە لۆبیاچی دیچمان هەن ئانەچە هەر هەمان دەسووران هەر سەنە ئەوی مەکاڵمیش و بەرداشتی چەنە مەکەرمێنە
ئەگەر شیرەج بۆ شەنە بەنامی تۆفانی هەنێ بەنامی شیرەی ماچمی ئێمە سەمیش پێمان سنگ پاشی مەکەرمێنە و ئاغای ماڵم باران هەر ئاوداریەکەچی بێن باران پاش پسە جاران نەمەنەن مردم جۆگە هۆرکەری ئاوی دێ ئیسە باران پاشەکە هەم ئاوەکەی ماپەمەمانوە زیایە هەنا هەم باران پاشەکەی ڕەحەتەن ئێتر لازم مەکەەوە بێڵەگیری دەستۆ بری کەلەوە ترەکنینە و بری چیشکەینە باران پاشە شێفەڵک وەرمەینە باران پاش مەپاشۆش و ئاوی مۆنە 20 دقیقە نیم سەعاتە چاوە لە شێفەڵەکەکان مەبین منە و ئاوی هەر سەغیرینە ئینالی هەسارینە پێمان. هەندێک جار ناوێک بۆ دوو گوندیان زیاتر بەکاردەهێنرێت لە هەورامانی ژاوەرۆدا ناوی وەسێ بۆ دوو لە گوندەکانی بەکاردەهێنرێت ئەمەش تایبەتمەندیەکی بەم گوندانە بەخشیوە.